باسی نابەرپرسیارەتەکەتان بۆ بکەم دوای خۆتان دەدانکەم بەرپرسیارەتێک ئەگەر بوو نەخۆشیێکی شوێنم کاتێکە پزیشکی دەبێ یا کەسانی شاردان لەبەرپرسیارەتەکە باسی ئەوە ئەی بە تۆ یەیدا بەزیتە سەر گەڕێکێک ئەمڕۆ فڵانژن لە فڵان گەڕە کوژرا مان لە تۆ وڵاتەکەی تر یەژەهرە بێژێتە ناو کۆمەڵگاوە. میدیای ئێمە لە نێوان لاسایکردنەوەی مۆدێلە جیهانیەکان و پاراستنی تایبەت بە دەتەوەیەکان بەر لەوەی بگاتە ئەو کەسی کە تۆ مەبەستە وێنەیەکی ئەگاتە مانگە دەستکردەکان و لەلایەن دەستگا سفڕەکانی وڵات. لە یادی 120 ساڵەی دامەزراندنی یەکەم ڕۆژنامەی کوردی و دەرچواندنی ژمارەی یەکەمی ڕۆژنامەی کوردستان کە لەلایەن میقداد مەقدەکانەوە دەرچوو پیرۆزبایەکی گەرم لە سەرجەم ڕۆژنامە نووسان بەتایبەت لە کاکە ڕێناز وەک لە کاکە ئاریاز و سەرجەم پەیامنێر و ڕۆژنامە نووسانی بەڕێزی کەناڵی پەیام و دەمێ ئەم یادە بخۆزمەوە کە ئەمڕۆ هاوکاتە لەگەڵ یادی دامەزراندنی سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان و 28 ساڵ لەمەوبەر سندیکای ڕۆژنامە نووسان وەکو سندیکایەکی پیشەیی لە سەرتاسەری هەرێمی کوردستانە دامەزراوە. لەم کاتەوە بەدواوە ئێمە هەوڵمان داوە کە بە شێوازێک هەوڵ بدەین داکوکاری سەرسەختی مافەکانی ڕۆژنامە نووسان و پاراستنی ئەرک و مافیان بین. بۆیە ئەمە ئەمڕۆژ بەڕاستی دەمانەوێت لە ڕێگەی ئەنجامدانی ئەم چالاکیەوە جارێکی دیکە ینی داکوچی خۆمان بۆ کاروکردەوەکانی ڕۆژنامە نووسان و شێوازی پاراستنیان لە کاتی ڕۆماڵەکانی قەیراندا جێبەجێ بکەین و ئەرکێکی خۆمان کە زۆر دەمێکە هەوڵماندا بەتایبەت لە کاتی قەیرانەکان و دۆخی شەڕ و ئاشوبدا وا بکەین کە ڕۆژنامە نووسان سەلامەت بن. خۆی نمایشەکە کە ڕۆژانە ژەهرە دەژێتە ناو خێزانەکان و کۆمەلگاکانی هەبوو. سەرەتا پیرۆزبایی ساڵیادی ڕۆژنامەگەری کوردی لە هەموو ڕۆژنامە نووسانەکەم وشەی ئاست کاتێک پرسیار ئاڕاستی ئێمە کرایە ئاستی ڕۆژنامەگەری کوردی لەکوایە ئەم پێویستی بە توێژینەوەی زانستی هەیە. واتە من کاچمە بواری ئەکادیمیەوە بێشکمەچێ بۆ ناوەندە ئەکادیمیەکەم ڕەنگە وەڵامدانەوەی ئەو پرسیارە زۆر ئاسان نەبێت بەڵام تۆ بەراوردکاری بە چی ئەەکەی؟ بەراوردکاری بە زەمن ئەەکەی و بە کات ئەەکەی. واتە ئەگەر تۆ بەراوردی ڕۆژنامەنووسی کوردی بکەی بە 20 ساڵ لەمەوە پێش بەدڵنیاییەوە لە هەندێک بوارە هەندێک هەنگاوی باشی ناوە من وشەی هەندێک بەکارێنم. واتە بە ژمارەی کەناڵەکان ئەگەر چی هەندێک جار ڕخنێژ لەمە هەیە گلەی لەسەر ئەمایە کە ئاڵێ ڕۆژنامەنووسی ئەم هەموو کەناڵ و دەستگا ڕاگەاندنی بۆچێت بەڵام من پێم وایە دەستگای میدیا لە هەرێمی کوردستانە بۆ نمونە هەنگاوی ناوە بەرەو نێودەوڵەتی بوون هەندێک جار وەتە سەرچاوەی زانیاری لە بواری ڕۆژنامە نووسانی ئافرەتان و ژنانە قەڵەمی باش پیا بووە میدیاکاری سەرکەوتوو پیا بووە و ژمارەی کەناڵەکان ژمارەی سایت و پێیجەکان و هەندێک لایەنی ڕۆشن هەن کە ئێمە دڵمان پێخۆشە بەڵام ئەگەوکو ئاستەکە تەقیم کەی بنێوە خەوش هەیە و مشاکل و گرفتمانە لە میدیا ئەلکترۆنیا کێشەمان هەیە نەبوونی یاسایەکمان هەیە کە جێبەجێ بکرێ و دادوەرەکان ڕەنگە زۆر احتراف بۆ یاسایانە نەکەن و تێکەڵبوونی ئایدۆلۆژیا بە هەواڵ و بە زانیاری میدیا بەوەکو پرۆپاگاندا هەمووی خەوشن کە لە ژینگەی ڕۆژنامەنووسیایە. بۆ بزانن ئەو میدیایە نابەرپرسیارە. یەکێک لە ئاڕازەکان بریتێ لەوەی کە پەلەکردن لە بڵاوکردن دەبێت سەرەتا پیرۆزبایی لە تەواوی ڕۆژنامە نووسانی هاوڕێ و هاوپیشە بکەم بەتایبەت لە هەرێمی کوردستان و ناوچەکە و سنووری ئیدای ڕاپەڕینیش بەتایبەتی تر ئەم ڕۆژیان لێ پیرۆز دەکەم بە هیوام کا بە شێوازێکی پیشەیی کارەکانیان ئەنجام بدەن و ئەم بۆنێش لەم بۆنێشدا دەمەوێت بیکەمە دەرفەت کە هیوادارم لەلایەن دەسەڵاتدارانەوە چیتر جیاوازی نەکەن لە نێوان ڕۆژنامە نووساندا بە شێوازێکی پیشەیی کارەکانیان بکەن و بۆی بتوانن مافی بەدەستێنانی زانیاریان هەبێ ڕۆژنامە نووسان بە ئاسانی دەستیان بگات بە ئەو شتانی کە دەیانەوێت نەوەکو جیاوازی بکرێت لە نێوان ڕۆژنامە نووسانی سەر بەدەسەڵات و ڕۆژنامە نووسانی و پرۆسۆنیان لایەنەکانی تر. پانێڵێکمان لەسەر بەبوونەی ڕۆژنامەگەری کوردی ساز کرد. هەڵبەتە ئامانجمان لەم دیدارەوە یەخستنی گوتاری کوردیە لە میدیادا بەتایبەتی لە کاتی قەیران و شەڕەکاندا کە پەرتەوازەی و فەوزایەکی زۆر هەیە. ئامانجمان لەوە بوو کە چەند کەسایەتیەکی مختص بە بواری میدیا داوەت بکەین بۆی کە قسە لەسەر یەک گوتاری میدیای کوردی بکە بۆ دەستەبەرکردنی ئاشتی هەم ئاشتی سیاسی کۆمەڵایەتی ئابووری لە ناوچەکە. موضوعی بڵاوە بێتەوە بەبێ ئەوەی کەسەکە بناسێ بەبێ بزانێ موضوعیانە کە ناوی خۆیان نەناوی مەسەلە چەندی زیادی بۆ دابەشە بۆ پاڵێ ئەڵێ ئەوە سبەفان بپارێزی هەر بۆی هەندێک لە پسپۆڕان بەڕاستی پێشبەت ئەو قەناعەتەی ئێمە واز لە وشەی بێلایەنی بێنین ئیتر پێویست ناکات بێ لەبەرەوە تۆ پێویست بۆیە پەنجە بخەیتە سەر پیتەکان